من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بناوی خوای بەخشندا. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشک و برانی ئازیز. سوپاس بۆ خوای پەروەردیگار تەمەنی پێداین ئەم جارەش لە خزمەتی نەخۆشان و هەژاران لە هەرێمی کوردستان بە دیداریان شاد بینەوە بۆ ئەوەی بەدڵ گوێیان لێ بگرین ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیان کە چەندین ساڵە زۆری بۆ هێناون دواتر بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستی بگوازینەوە. سەرەتا مەوێ پێتان بڵێم کاتێک سەردانی ماڵێک دەکەین، چ نەخۆش بێ چ بێ باوک بێ یاخود هەژار بێت، بە شێوازێک سەردانی دەکەین کە لە دەوروبەر و لە شارەکە و لە تەواوی خەڵکانێک ئەپرسین ئاخۆ ئەو کەسەی ئێمە شاهێدی بۆ دەین و ئێوەی خێرخواز و بەخشندا دەسەبەند بۆ گیرفانتان ئەگەرچی زۆرجار خۆتان پێویستانە بەڵام ئەبەخشن، بێگومان من لەوەی بە چەند فلتەرێکدا تێ ئەپەڕێ و ئەگەڕێین و ئەسوڕێین بۆ ئەوەی کەسێکی شیاو کەسێکەوە مستحقی ئەوە بێ ئێوەی خێرخواز و بەخشندا هاوکارێ مادیەکانتان ئاڕاستیان بکەن، بێگومان من زۆر ئەگەڕێن و زۆر جار چەند هەفتەیەک ئەخایەنێت. ئەم فۆرمەی لەژێر دەستی منایە چەند زانیارێکی تایە ئەبێ کەسی بەشدار بوو پڕی کاتەوە. لە خاڵی یەکەمدا تاوەکو خاڵی نۆ تەواوی زانیاری و ئەو پێداویستانەیە کەوا بێت لە بەرنامە ئامادە بێ ئەو کەسە بۆی پڕ دەکرێتەوە و دواتر 6 خاڵی تر. واتە ئەم فۆرمە لە چەندین خاڵ پێک دێ بۆ ئەوەی ئێوەی خێرخواز و بەخشندە کاتێک ئەبەخشن دڵنیابن کە ئێمە بە تەواوی پرسیارمان کردو و بە دوواداچوونمان کردووە. دواتر مستەمسەکاتی کەسی نەخۆش و تەواوی زانیاریەکانی دواتر پەیوەستنامە و دواتر ئەو کەسە لەسەر داوای خۆی کە داوای هاوکاری لە بەرنامەی بەخشین کردووە لەسەر ڕەزامەندی خۆی. بۆیە کاتێک ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ماڵە هەژار و نەدارەکان بێەوە ئاشناکەین، زۆر لەوە دڵنیا بنکەوە بە دوواداچوونی باشی بۆ کراوە و ئەوەنێ لە ڕێگەی تەلەفۆنێکەوە یاخۆ لە ڕێی فەیسبووکەوە داوای هاوکاری کردبێ و ئێمەش متمانەی پێ بکەین. بۆیە کاتێک ئێوە ئەبەخشن دڵنیا بن ئەو کەسانن کەوا دەها کەس بە دوواداچوونی بۆ کردووە و دەها کەس لە دراوسەکانی شاهێدیان بۆ دەن و تەنانەت زۆر جار مامۆستای گەڕەکیش ئەبێتە شاهد حاڵ بۆ ئەو ماڵانە. بۆی لاڵقەی ئەم جارەماندا یەکێک لەو ماڵانەمان ئامادە کردووە بۆ ئەوەی ئێوەی ئازیز و خۆشەویست هاوکارمان بن، بابزانین لە شاری سلێمانیەوە ئەم نەخۆشە کرێچیە بێکار و کەسابەتە چەندێکە پێویستی بە هاوکاری و کۆمەکیە و چەندێکە لێ قەوماوە و لەگەڵمان بن بۆ چیرۆک و بەسەرهات و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانی ئەم برا بەڕێزەمان. نام طلال مفتاحة تاشتغل إسلاماني ضد اليوم قصر ورانا بقول لواني عنزوا خزانة اليوم فهم بخشين بدأنا خيرا كردوم مالا خير كردوم يا بديما يا کاکسانە چەند سەرخێزان؟ 6 سەرخێزانن؟ 4 سەرخێزان 4 مناڵەتێ ها؟ 4 بەڵ 5 سەرخێزان 4 مناڵمەیە بەخوا خەزنە
پارام بۆ زەربکە. کاک سالار پێشەوەی تووشی ئەم جەڵدە و نەخۆشە بی چ کار و کەسابەتێک دەکرد؟ تەکسیشی بەزەرم پێ بوو. تەکسیت پێ بوو؟ بەڵێ. بار بۆ خۆم بژێ و ژیانی خۆم باش بوو. خێمەکە توانی زۆر باش بوو. خۆ لەسەر خێرشم لێ کردووە. یارمەتی خەڵکم ماوە. تەکسەکەی خۆت بوو؟ نا. ئی خەڵک بوو؟ بەڵێ. ئێتر زۆر زۆر باش بوو مرتاح بوو. ساحەتمە کرد. یارمەتی کاری خەڵکم کردووە. کرێی خانوو لێدا بژێویشی لەسەر بوو کێشت نەبوو؟ کێی خانوو نایە نا. بەڵێ هەر بۆیانەدا؟ حاجدا نەبووە. بەڵێ ئەگەر ئەوژە حاجی ئاو گاڵێبی کردم. ئێوە چاکرد کردم تاقە بووم. چەند مانگە جەڵدە دیراوی کاک سالار؟ لە مانگی 11 لاتووە. لە مانگی 11ەوە. دقاچی خستم. توانە بڕۆ ئەکەوتم. سەم پێ باشتر تۆزێ. دوای وەی کە لە کار و کەسابەت کەوتی سەر جێگا کەس نییە کار و کەسابەتت بۆ بکە؟ ئەو کوڕم هەیە. ئەمە کوڕی گەورەتە؟ ئەوەیە بەڵێ. ناوەڕان نیمە. هیچ موچەیەک تێ لە حکوومەت؟ کام حکوومەتە؟ ئەو حکوومەتەی خۆمان. خواوی بڕە بغادی ئەو خواه. ناوەڕان نیمە. ناوەڕان پێشمەرگە بووم. پێشمەرگە بووی؟ پێشمەرگەی پاردی بوو. زۆر هەوڵم ما. چوون بۆ ئەنجا دا بنانج بووم پێشمەرگە بووم. دوای ئەو بنا بوو چوون بۆ هەولێر. پێشمەرگە بوویت و برینداریش بووی؟ پێشمەرگە بووم بەڵێ. برینداریش بووم. چوون بۆ هەولێر وتیان نابوون خۆم بانگ دەکەی. هەر ناتوانە نەبوو. هەر بانگیان نەکردیەوە؟ حتا لە چاوەڕێ. چەند ساڵە؟ 2002. 2010. 10 ساڵە چاوەڕێەوەکەی جواب ببنەوە؟ بڵێ. وەڵا زاوی کەسیکەمە مەحەبایجی کردمە خۆش بوو. چی نەبوو. بەڵێ. کاک سالار ئێستا ژیانتان چۆن نەڕوە کە خۆ لەسەر جێگا کەوتووی هیچ موچەیەکت نییە کرێکی چۆن ژیان بەڕێەکەن؟ حیز موچەیەکم نییە. ژیان بڕاکردنە خەڵکی خوا باس. خەڵکی خێرخواست. وەڵا ماڵ لەن ئاوێ ڕەفیق بەرزە هەیە. بەسەر مەکانەوە دوێزای کیسە برنج و دۆشاشتان بۆیان ئەفۆزەیە. بامیێ ئەو مناڵانە کە پێویستیان بە جلوبەرێک بێ پێویستیان بە شتێک بێ داوا لێ ئەەکەن تۆ چیەکەی؟ بەخوازن ئەم بۆ نەگرتن. لەسەر جێکەوتووە کرێچین نەبوونین بێمەعاشین داوام لە خێرخوازانە ڕوویەکمان لێ بکەنەوە. ئەم مانگە کوڕێکی پووری هەموو مانگێک لەوتی من کرێچیم هەموو مانگێک 200,000 کرێخانەکەم بۆیە خوای گەورە لێ ڕازی بێت. ئەم مانگە کرێخانەکەیش یامێن نەمتوانی بێن بە ساحێبخانەکەم یان بەم عەلاگە عیلاجە. ئەم عیلاجانە هەموو مانگێک دکتۆرەوی بیخوات بای 130,000. تەنانەت چوون بۆ لای دکتۆرتم دکتۆر من ژیانم ئاو هایە. وتی ژیانی ئەو پیاوەی تۆ لەسەر ئەوەیە تۆ ژیانە بەلاوە گرنگە یان عیلاج. ئەبێ هەموو مانگێک تۆم عیلاجانی بۆ بکڕیت. باشە من نە کاسبکارم هەیە نە مەعاشێکم هەیە نە خانووی خۆمە من هەموو مانگێ 130,000 لەکوێ بەم. داوام لە خێرخوازانە لایەکەم لێ بکەنەوە لایە لەم 4 ماڵەم بکەنەوە کە نەبوونن. بۆ 2 ساڵ 3 ساڵ زیاتری شەوێت هەر کۆنەی خەڵکە لەبەریەکەن. من پامێتیەوە بنە بۆ شتێکی تازەیان بۆ لەبەرکەم مەگە لە ڕەمەزانە خێرخوازێ بێت بتوانم دەستێجلی تازەیان بۆ بکڕم. جێژنی ڕەمەزان بۆ جێژنی قوربان. بەڕاستی ژیانی من زۆر زۆر سەختە. هەر لای لەو 4 مناڵە بکەنەوە ئەگەر ژیانی ئێمەش گرنگ نەبێ بەلای هیچ کەسێکەوە. ئەم 4 مناڵە وەکو ئەوەیە کە کەسیان نەبێت هانام بۆ ئێوە هێناوە. ئێوەش دەرگایەکمان لێ بکەنەوە بیکەنە ڕێی خوا.
ژیانمان زۆر سەختە، کەسێ درگا نەکاتەوە شتێکمان بۆ نێنێت، هیچ شتێ لە ماڵەکەشمانە، تەنانەت ئەو شتانەی ناو ماڵشەی بینیت. سواس بۆ خواشان نازی پیواکەم هەمووی کۆنەی خەڵکە، خۆمان بە فەقیری ژیاین، بە فەقیری شەمرین. بەس هیوادارم دەوڵەمەندەکان سەرمایەکان ئاوڕێکمان لێ بنەوە، ئاگان لە ژیانی ئەو چوار مناڵە بێت، با بێناز نەبن لەوە زیاتر، وەکو حکوومەتەکە لامان لێ ناکاتەوە. مسلمانەکان ئێوە دەست بگرمە باڵی ئەم فەقیر و ژارانەوە چەنەهای وەکو ئێمە هەیە، تکاتان لێکم وەرم بە ئانامەوە. ئەو باوکەیان نەخۆشە لەسەر جێکە مناڵەکان داوای شتێکیان لێکات، دانیشن ئەگرین هەر هەڵەسێت ئەی بەمە حەوشە بۆ شوێنێک لە مناڵەکان وایە باوکیان چاک بۆتەوە، ئەڵێ باوکە شتمان بۆ کردی، باوکە چی بۆ ئیش. چەندەها جار بە گریانی ئەو کوڕم خەبەرم بۆتەوە لە شیرینی خەوا بەخوای گەورە، وتمە کوڕم بۆ چێگریت؟ ئەوێ بۆچی ئێمە هەژارین، بۆ ئێمە فەقیرین. وتمە هەمومان فەقیرین، هەمومان هەژارین، دەوڵەمەندی بە دڵە بە پارە نییە. کە ئەو پورزای مێردەم مانگانە کرێخانەکەمان بۆێنێت، ئەو کوڕم لە ناخەوە پێی ناخۆشە، ئەڵێ بۆ ئێمە خانی خۆمان نییە، بۆ مامەدانە کرێخانومان بۆیات. والله چەند جار لە گریانی ئەو کوڕم خەبەرم بۆتەوە، والله هەستاوم سەعاتێ جاری وایوتمە تووشی گەشکە بۆ لەوە جێتای لێ بێت، تومەستە خەفەت لە ژیانی ئێمە ئەخوا. ئەڵێ باوکم بۆ نەخۆشە، باوکم بۆ لەسەر جێیە. ئیتر من نازانم چی بە خێرخوازان بڵێم. هیوادارم بێن بەهان ئامانەوە، بەڕاستی ژیانمان زۆر سەختە. ژیانی ئەم پیاوە من ئەوەتە دراوسێ ئەم خانومە، ئەم پیاوە هاتووە لێرە کرێچیە، کاسبکاری نییە، چوار مناڵی وردی هەیە و مناڵەکانی وردیا چای خۆتەوە، کەسیان نییە، هیچ شتێکی نییە. ئەوە حاڵێتی ئەگەر یارمەتی بن خێرتانەگا ئەوەی لە تواناتان نابێ. وەڵڵای ژیانی ئەمەی مەغسە و خۆخشیان ئەزانن ئەوەی خەڵک بیاناتێ ژیانیان ئەوەت. ئەیتر هەچ کەس ڕەحمی خوای لەدڵا بێ ئیتر کەس و ناسێ و دۆست و ئەوی بیان ناسێ بەوەژی گەنا ئیتر ژیانیان چییە؟ فەقیر خۆ کاسبکاریان نییە، ئەوە مناڵەکانی نییە. ئەمشە حاڵی خۆیەتی بەخوا لێراش کرێ چییە؟ ئیتر من ئەمەی کە بووە بە دراوسم ئەمەی کە بزانم ئەم ماڵە زۆر داماون، یارمەتیان بن، حەچیتان بۆ کرێت لەبەر خاتی خوا یارمەتیان بن. آخر ئەمە فەقیرە یەک شتەیە، ئیسەکانی هەر شوێنێک مەسەر هەیەشە مەسە فەقیر نییە خۆی بە فەقیرە لە قەڵەم، بەڵام ئەگەر تۆ جێگەکە بزانی و بچیت فەقیر زۆرە. ئیسەوتە من ئەمە دراوسێمە، ئەوەتە من ئەزانم بە حاڵێم ماڵێ، دەی تۆکو من نازانی ئەم ماڵە زۆر فەقیر حاڵە. ئیتەوتە خۆ بە دیاچای خۆتانە چوار مناڵی و خۆی و ژنێکە و داما و یەک کاسبکاریان نییە، یەکیان نییە دینارێکیان بۆ پەیاکە. ئەم شەوازی سێکەی بینی هەم کرێ چییە؟ ئیتە فەقیر لەمە زیاتر بۆ کوێ بچی؟ ئەگەر یارمەتیان بن ئایسەخوا منەڵەم خانوویەکی دووقاتیان بۆ بکەن، مەعاش ببێ مەعاشێکیان بۆ بڕنەوە، یارمەتیان بن خێرتان نەگات. چونکە ئەمە دەدی تۆ فەرمی کابرایکی ڕوە عەلاقەیەکی بووسی هەمی خەڵک فەقیر کەوتەوەی ئەم بێ مەعاشیەوە، وەک کابرا توانی عەلاقەیەکی ناو بەشی ڕۆژێکی کرد دوی کرد. ئیتر زیاتر هەیە؟ خێرتان نەگایەوە، ئەوەی دەتواناتان هەیە یارمەتیان بن. بەخشین کاکە گیان پێشەکی بەخێر بێن سەر و سەرچاو یاخوا نمونەتان زیاو بێ و خوا ئەجرتان باتەوە بە ڕەحمەتی ئیشەڵڵا. ئەم پیاوە ئێمە لێرە ناسیومانە، بەڵام ئەوەی کە من بزانم ئەم پیاوە هیچ داردارێکی نییە و هیچ کەسابەتێکی بۆ ناکرێت تا ماڵ مناڵی پێ بەخێوکە. بێژگە لەمە کە کرێچیە ئیتر مانگی 300,000 200,000 ئەوە ڕەنگە خۆی باشتر بزانێ. هەرچی خەڵک نەیاتێ نێتی، خەڵکەکەش ئەمڕۆ خۆ دەزانی عالمەکە بەجارێ هەمووی گرفتارە. هەرچی کەسە یارمەتی ئەم پیاوە با ڕەنگە بڵێم خێرێکی گەورە بۆ خۆی ئەکاو، چوار مناڵی وردی هەیە و هیچ شتێکی نییە، ناتوانێت هەرچی خەڵک نەیاتێ عەشای خوای نییە و هیچ بەرهەمێکی نییە. داوا لە خێرخوازانەکەین
بێن بە هاوار و بەهانای ئەم کابراوە بە هەرچی شێوەیە بۆیان نەکری و ئەوەی کە توانای هەیە و ئەوەی کە خێرە و مەنگە لا لەم کابرایە کاتەوە خوا لای لێ بکاتەوە ئینشەڵڵا کە لێشێ کاتەوە. ئێمە وەکو دراوسێ خۆمان هەڵ نەکێشین بڵێن وەڵا ئێمە بەخێومان کردووە تا ئێستا. زۆر کەسێکی ژەیە ڕەنگە مەسەلە حەلەگە ڕێگەشە تا ئیسێ ڕەنگە نەزانێت کەم کابرا وەزعی چییە. وەزعەکەی ئەزانین چۆنەوە ئەمجا وەکوونێ ئەوانەیشی کە لای لێکەنەوە خوا لایەن لێ کاتەوە و کرێکیە و هیچ نییە و کرێکەیشی مەگەر خێرخوازێ ئەگەر کابرا ڕەحمی لە دڵا بێ و کرێکەی بۆ با ئەوە لای خوا جێیەکەی گوم نابێ ئینشەڵڵا. وەکو ئەوەش کە مەسەلا بڵین ئەگەر ئێوە بتوانن ئیشێکی بۆ بکەن ئەمەی جێش فەخر و شانازیە بۆ هەموو کەسێک بە تایبەتی بۆ تەبەقەی موسڵمانان. دایتر ئەوەی کە پێتانەکەیەوە ئەوەی کە بۆتانەکەیەوە ئەوەشی کە ئەتوانێ یارمەتی با ئەگەر یارمەتی با لای خوا جێگەی گوم نابێ و ئینشەڵڵا جێگەی دیارە بێ. ئەوەی کە ئێمە بزانین ئەم پیاوە هیچ داردارێکی نییە و هیچ شتێکی نییە ئیلا ئەوە نەبێ کە هەرچی خەڵک نەیاتێ. خەڵکەکەش وەزعی باش نییە یعنی بە عامە خەڵک وەزعی باش نییە خراپە. ئەوەی کە ئێمە بزانین ئەم پیاوە هیچ شتێکی نییە ئێمە دراوسێن ئەزانین کە حاڵی چۆنە ڕەنگە کۆڵانی ئەو دیوە وەکو ئێمە نەزانێ ڕەنگە ئەو جادەی ئەو بەرە وەکو ئێمە نەزانێ بەڵام کە ئێوە هاتوون یعنی ئەم پەیامە ئەتوانن بیگەێنن بەوانەی کەوا خێرە و مەنگن بەشکو خوای تەعالا دەروێکی لێ بکاتەوە ئینشەڵڵا کەلاوەیەکی بۆ بکڕن هەرچی چۆنێ بێ لە نەهامەتی کرێچێتی نەجاتی بێ ئەوەی کە ئیا بکرێ ئەگەر کابرایە ڕەحمی ترسێتەوە شتێکی باتێ لە خەرجیکا بۆ مناڵەکانی کە محتاجی دەستی کەس نەبێ و بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55 یەخوا کەس لە فەقیریە نەژی وەکو ئێمە کە تێکەوتوین مناڵی لە دەرگایە هەڵم لەوە چێ خێرخوازێ بێ شتێکی نابێت دایم چاومان لە دەرگایە ڕاستە چاومان لە دەرگای خوایە بەس دایم چاومان لە دەرگاشە کە هیچ ئێلامان لێکاتەوە زۆر دەستخۆشیتان لێکەم هیوادارم داواتان لێکەم بیکەن لە ڕێی خوا و پێغەمبەر بێن بە هەنامانەوە چەندی جار بێچوون بووچوونی ئەم مێردەمە یعنی تکاو ڕەجای لێ کردم بە ئەڵڵا و تێتێ ڕۆنی سەر ئەزمەڕۆ خۆمان هەڵی نەخوارەوە توێتی مناڵەکان بە لە کارەبا با خۆشمان لە ناو بچین توێتی ماڵەکە بسووتێنە با خۆشمان تیا بچین ئەمە کەی ژیانە تیاین وتمە پیاوە کە دانشە خوا هەیە سووتاین ئەم دنیامانە دەست دەرچی ئەی ئەو دنیاە چیەکەیت وەڵڵا مە چەند جار بۆ چوونی ئەم پیاوەی من بووە چەند جار دانشدارم و قسەی لەگەڵ کردوم ئێ باش ئێمە ژیانمان ئێو مناڵانە تازە پێگەن ژیان ئێو مناڵانە بۆچی فەوتێن بە پێناوی فەقیری من دەستخۆشی تالیەکەم هیوادارم بێن بە هەنامانەوە هیوادارم لەم ڕەزارەتیە ڕزگارمانکەن بەڕاستی ژیانێکی سەختە چاوەڕی دەستی کەسێکم کرێ خانوم بۆ بات چاوەڕی دەستی کەسێکم تیکێ نامان باتێت یان پارەی بێنە بۆ عیلاجی مێردەکەم تم دکتۆر ڕەچاو لێکم باکەم عیلاجی بۆ بکڕم هەرچی ئەچم عیلاجی بۆ نووسێت قەستەرەوە باڵۆنی بۆ کراوە ماڵی برایەکی ئاوا بێت دەوەرەقەی بۆ ناردین نەیەش محتاج و سوڵکەم قەرزکەم لەم لاولا دەوەرەقەی بۆ ناردینەوە قەستەرەوە باڵۆنمان بۆ کرد بەسی تر ئەوە ژیانەکەی منە ئەوە ژیانی من و مناڵەکانمان هیوادارم بێن بە هەنامانەوە تکای ئەو خوایەتان لێکەم دەستان خۆش بێت خوای گەورە لێتان ڕازی بێت خۆی چەند ساڵە پێشمەرگە بوو هەوڵمانە چۆن هایبێت لەم لالە لە معاشێکمان بۆ دەرکەن بشێوەی ژیانمان بڕاتە سەر ئەچیتە هەر لای کەسێکەوەڵێ باشە بەسەر چاو فۆرمێکمان بۆ پڕکاتەوە هیچی دیار نییە وتیان بڕۆ بۆ هەولێر چوو بۆ هەولێر تم بەشکم خوابگە بانیکەن بانیان کە ڕۆژێ هەر دەنگیانە وتیان بڕۆرەوە باشە هەتا ئێستاش معاشیان بۆ دەرنەکردووە ئێستاش فیشەکی تایە قۆڵی پێشمەرگایەتی خۆی نایە برینار بووە خۆی نایە بەر سیارەکەیان وتیان من فیدای ئەوانەکەم
والله ئەوەی ئەم کردوێتی من بەدەمی خۆم نا من 13 ساڵە ژنیم بەس ئەوەی کە ئەم کردوێتی ئەوەی یێتە بەردەمی ئەڵێ معقولەتەوە معاش نییە ئەوەی تۆ بۆ ئەوانە کردو بۆ کەسە نەکردووە بۆ تا ئێستا معاش ئەڵێ کە بۆم دەرنەکەم چی بکەم تەنانەت معاشەکەش بە پیاوی فەقیر ناکرێت ئەگەر دەوڵەمەند بووە و دەستی بڕۆشتا ئێستا معاشی خۆیە بوو واللهی یەک موچەی نییە تەنانەت ئەوەی کە ئێمە پێی ئەژین خێرخوازی مسلمانانە بۆمانێنێت ئێستا شوێنی فیشەکەکەی لە قۆڵی ئاماوەتەوە ئیتر من تکاو ڕەجاتان لێکەم ئەوە ژیانی من و مناڵەکانمە ئەوە ژیانی هاوسەرەکەمە تکای ئەو خواتان لێکم بێن بەهانامەوە ئیتر من چی بکەم کە من معاشیان نەبێ پێی بژی من بووم بە پیاوی ماڵەوە بووم بە پیاوی دەرەوە بووم بە ژیانی خۆم ئیتر نازان فریای چیکەوە مناڵکەوم فریای ئەم نەخۆشەکەوم ڕۆژی 4 5 ئەم پیاوەکە هەڵەسی ئەکەوێت وەڵی تا هەڵێسیێنەوە ڕوحم دەرەچێ لەگەڵی شانازی پێواکەم باوکی مناڵەکانمە واجبە لەسەر شانم بەس ئەبێ ئێوەش ئاگایەکتان لە ژیانی فەقیرەکان بێت بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست خێرەمەندان موسڵمانانی دڵنەوە سڵاوی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت من لە خزمەت ئەم ستافە بەڕێزەیە لەلای ئەم برا ئازیزەمانین کاک سالار مەحموود ئەم پیاوە بەڕاستی لە چەند ڕوویەکەوە پێویستی بەوەیە کە ئێوەی میهرەبان ئێوەی بەخشندە ئێوەی موسڵمانی خەمخۆر بەڕاستی لا لەم برا خۆشەویستەمان بکەنەوە و هاوکاری و دەستبارگیری ئەم برایە بەڕێزە بکەن ئەم برایەمان لەلایەک جەڵدەلەی داوە و لەسەر جێگەیە و توانای هیچ کار و کاسبیەکی نییە و 4 منداڵ و خێزانی هەیە لایەکی تر لە خانووی کرێدایە و ماغانە پێویستە کرێ خانوو بدات لایەکی تر پێویستی بە عیلاج و کڕینی دەوا و دەرمانەکە زیاد لە 125,000 دیناری پێویستە هەموو مانگێک بۆ ئەوی کە عیلاجەکانی پێ بکڕێ بۆیە بەڕاستی من وەکو مامۆستایەکی ئاینی و وەکو تاریخوێنی مزگەوتێکی ئەم دەڤەرە داوا لە بەڕێستانەکەم داوا لە خێرەمەندانەکەم کە قۆڵی لێ هەڵماڵن و هاوکاری ئەم برا ئازیزە و ئەم خانەوادە خۆشەویستە بکەن دڵی ئەو مناڵانە و ئەم ماڵە خۆش بکەن بەڵکو خوای پەروەردگار دڵی هەموو لایەکتان خۆش بکە دڵنیابن بەڕێزان ئەو سەدەقە و ئەو بەخشینەی کە ئێوە ئیکەن لەم ماڵە و لەم خانەوادەدا لە چەند ڕوویەکەوە جێگەی خۆی ئەگرێ وەکوتم لە ڕوویەکەوە نەخۆشە لە ڕوویەکەوە توانای کار و کاسبی نەماوە لە ڕوویەکەوە کرێچیە لە ڕوویەکەوە پێویستی بە عیلاج و چارەسەر هەیە و کڕینی داوا دەرمان هەیە بۆیە ئومێد دەکەم ئینشاءڵڵا بە بەخشینەکانتان کارێ بکەن ئەم ماڵە ڕزگار بکەن و بەڵکو ئینشاءڵڵا بتوانن خانوویەکیان بۆ بکەنەوە لانی کەم لە کرێدانی خانوو لە کرێچێتی ڕزگاریان بکەن هەر ئەوە چاوەڕێ لە ئێوەی بەڕێز و خۆشەویستە کرێ دڵنیابن خوای پەروەردگار باشترین ئەژ و پاداشتان دەداتەوە من ئاگادارم ئێوەی بەخشندە و ئێوەی دڵنەوە لە دەیان بەرنامەی ترا دەیان خەڵکی ترتان ڕزگار کردووە لە نەهامەتی و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی داواتان لێکم لەبەر ڕەزامەنی خوای پەروەردگار دڵی ئەو ماڵ و منداڵە خۆشکەن دڵی ئەو پیاوە نەخۆشە خۆشکەن هەمووشتان ئەزانن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت أحب الأعمال إلى الله سرور تدخله على قلب مسلم خۆشەویستترین کردەوە بەلای رب العالمینەوە ئەوەیە کە دڵی کەسێک خۆش بکەی دڵنیابن بە بەخشینەکانتان دڵی ئەم پیاوە نەخۆشە خۆشەکەن دڵی ئەو خێزانی خۆشەکەن دڵی ئەو مناڵانە خۆشەکەن ومێ دەکەم ئینشاءڵڵا ببێ بە
چەتر و بە سێبەر بۆتان لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر بەخشینێک کە ئینسان ئەیبەخشێ لە ڕۆژی قیامەتە ئابێ بە سێبەر بۆ خاوەنەکەی. ئەوانەی کە نەخۆشتان هەیە، گرفتارن، دەردەدارن، ئیش و کار نایە بەدەستانەوە، یەکێ لە هۆکارەکانی خۆشبەختی لە دنیا و ڕاپەڕاندنی ئیش و کارەکان و جێبەجێبوونی پێداویستیەکانتان ئەوەی لە پێناو خۆی پەروەردگارە ببەخشن. بۆیە داواتان لێکم بەدەم ئەم بانگەوازەمانەوە بێن، بەدەم ئەم ماڵە بەڕێزەوە بێن، بەڵکو ئینشاءڵڵا لە کرێچێتی ڕزگاریان ببێت و خانوویەکیان بۆ بینا بکەین و مستەقبەلی ئەو مناڵانەیش لەژێر مەترسیان نەبێ و خی پەروەردگار ئینشاءڵڵا دڵی ئێمە و ئەم ماڵە هەموو مسلمانان خۆش بکات. خی پەروەردگار ئەو بەخشینانەی کە ئەیبەخشن، ئەو یارمەتی و هاوکاریەی کە ئەیگەنە ئەم ماڵە و ئەیگەنە دەست ئەم ستافە دەستپاک و ئەمینە و ئەوانش ئەیگەنە دەست ئەمان، خی پەروەردگار دڵنیاتان بکەمەوە بە دەقات و بە سەدقات و بە حەوسەدقات خی پەروەردگار بۆتان پڕەکاتەوە. بۆی ئومێد دەکەم ئینشاءڵڵا هەر مسلمانێک و لە خی پەروەردگارە پاڕێنەوە لێرە و لە پاشملەیش هەر کەسێک بە دینارێک بە دۆلارێک بە هەر چەندێک هاوکاری ئەم ماڵاکە بۆی کە خانوویەکیان بۆ دروست بکرێ، بۆی لە نەهامەتی ڕزگار بکرێن، خی پەروەردگار لە دنیا و لە قیامەت خۆشبەختی بکە. بۆیە پاڕێنەوە لە ڕەب العالەمین هیچ ناڕەحەتی و ناخۆشیەک نێتە ڕێیان، بۆیە پاڕێنەوە لە ڕەب العالەمین ماڵ و منداڵیان ساڵح کە نەخۆشەکانیان شیفا بدا و خی پەروەردگار دەروی خێر لە هەر خوشکبرایەکی مسلمان بکاتەوە کە هاوکاری و دەستبارگیری ئەم ماڵە ئەکات. ئومێدم وایە کە دەست نەنن بە ڕوومانەوە و چاوەڕێی هیمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین ئینشاءڵڵا. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ، بە پەنهانی و بە ئاشکرا، ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. کاک سالار چی ئەڵێ بە خێرخوازان چیتان بۆ بکەن؟ داوای یارمەتیان لێگەم، یارمەتیمان لە ڕای ئەو خوایە، باشنی خوێنێکەوە خان لە کرێتی ڕزگارم بێ، خێرە ڕەبی خوایەکە بژێ. داوا لە خێرخوازان دەکەم یارمەتی من کورێکە بە پشیمانایی لەسەر لاچە هەموونیان مەڕناوێ، خوای خێری هەبنووسێ، خوای خێری هەموو کەسە بنووسێکە یارمەتی منەیە بەخاطر خوایان وەستیانمە، خوایان وەستیان بە بەخاطر خوا. داوای من ئەوەی لە خەڵکی خێرخوازان، داوای من لەوەی لە کەسی دەوڵەمەندان دەستی دەروون درێژەکان دەست درێژکەن بۆ مناڵانە، دەست درێژکەن بۆم نەخۆشە، بێن بەهانامانەوە کۆمەکێکمان بۆ بکەن، خانوویەکمان بۆ بکڕن لەم کرێچێتیە ڕزگارمان بێت. هەر خانوویە بێ لە هەر شوێنێ پێی شکرین، بەس ڕزگارمان بێ لەم ڕزارەتیە. داواکارم بێن بەهانامانەوە، بەڕاستی ژیانمان سەختە. ئیتر چی لە دەستیان بێ من مەمنونم، دەستی ئێوەش خۆش بێ، خوا لەتان ڕازی بێت. سپاستان دەکەم بەخێر بن سەر هەردوو چاوم. لە ڕۆژگارێک ژیان بەسەردەمەین لە هەرێمی کوردستان، ئازار، فرمێسک، ناڕەحەتی، خەم و پەژارە بەرۆکی زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستانی گرتووە. حکومەت لە دوای حکومەت، کابینە لە دوای کابینە هەژارەکان ماڵوێرانترە بن، نەدارەکان دڵڕەجاوترە بن، ئازارەکانیان زیاد دەکات. وعدی گەورە و بەڵێنی بریقەدار لەلایەن سەرۆکایەتی حکومەت و
تەواوی ئەو کەسانەی کە واچن سەر کورسی دەسەڵات، بەڵام هەمووی تاگاتە دەسەڵات و دواتر حاڵی هەژاران و نەخۆشەکان لە هەرێمی کوردستان بەم چەشنەیە. بۆیە پێیان ئەڵێن حکومەتی کەڕ، حکومەتی بێگوێ، حکومەتێکەوە چاوی نابینی خەڵکانێک بەم چەشنە ژیان بەسەر دەبن. ئەگەرچی بۆ خەڵکی عام بڕیارتان دابوو هیچتان نەکرد، بەڵام بۆ پێشمەرگەکانتان کە لە سەنگەرەکانتان بۆ بەرگری ئێوە بەم شێوازە بریندارە و ئێستا جەڵدە لێداوە و کرێچیە و ئەم منداڵە بچووکانە ژیان و ناڕەحەتی و ناخۆشی ڕووی تێکردوون. بۆیە بیر لە داهاتووی خەڵکی هەرێمی کوردستان بکەنەوە، بەڵام بێگومان کە هیچ ناکەن. بۆیە من لێرەوە داوا لە تۆی خێرخواز دەکەم ئەو کەسێکەوە ئێستا بەدیار ئەم بەرنامەوە دانیشتووە، کاکە سالار جەڵدە لێداوە و لەسەر جێگا کەوتووە تا لەشی ساغ و ئەگەڕا کار و کەسابەتی ئەکرد و تەکسێکی پێبوو ئەوژی خۆی نەبوو، بەڵام ئێستا لەسەر جێگا کەوتووە و ناتوانێت دوو هەنگاو بڕوات، کرێی خانووی لەسرە و ماگانە عیلاج و دا و دەرمان دەکڕێت. لەگەڵ ئەوەشدا منداڵەکانی بچووکن و کەس نییە کار و کەسابەتیان بۆ بکات. لەگەڵ ئەوەشدا لە هەرێمی کوردستان هیچ موچەیەکی نییە. بۆی تۆی خێرخواز، تۆی بەویژدان، تۆی خاوەن دڵ، تۆی خاوەن بینین، تۆی خاوەن بیستن پێتەڵێین چەند نەتواناتا هەیە، چەند دەسەڵاتت هەیە، با بێن بەشێک لە معانات و ناڕەحەتی و ناخۆشی کاکسالار و خانەوادەکەی کەم بکەینەوە و هیچ نەبێ خانوویەکیان بۆ پێک بین و لە کرێچێتی ڕزگاریان بکەین. چاوەڕوانی هیممەتی ئێوەی ئازیز و خۆشەویستین، بۆی بە هاوکاریەکانتان فرمێسکی ئەم خانەوادەیە بستڕن، ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ کەم بکەنەوە. لێرەوە داوامان لە کوردانی تاراوگایە، ئەوانیش ئەتوانن لە ڕێگەی ژمارە بانکی دەستگای خێرخوازی بەخشین و هاوکارمان بن بۆ ئەوی هاوکاریەکانیان بگاتە شوێنی خۆی و ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ئەم خانەوادەیەش کەم بکەینەوە.